ئەمڕۆ دێنە سەر بڕگەی دووەمی شایەتمانەکە کە محەممەد ڕەسوول اللهە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمەش باوەڕهێنان و بڕیاردان و شاهیدیدان و قبوڵکردنی پێشەوایەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، باوەڕهێنان پێی، بڕیاردان لەسەر پەیامەکەی، شاهیدیدان لەسەرەوەی کە گەیاندوویەتی و نوقسان نییە، قبوڵکردنی پێشەوایەتیەکەی کە ئەو ڕێبەرمان بێ، ئەو پێشەوامان بێ، ئەو فەرماندەمان بێ و ئەو ئاڕاستەمان بکە وەکو تاک و کۆی هەموو کۆمەڵگە مسلمانەکە، بۆ ئیدارەی دەوڵەتمان بێ، ئاڕاستەی کۆمەڵگەکە بێ، بۆ دەرکردنی هەر یاسا و ڕێسایەک بێ، پێویستە ئەومان وەکو ئاڕاستەوان و پێشەوا قبول کرد بێ بەو سیفەتەی کە نێراوی خوایە. ئەنجا لە ڕێگای وەحیەوە ئەم پەیامە ئەم پەیامەی خوای گەورە بە پێغەمبەر گەیشتووە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەویش جەنابی بێکەم و زیاد گەیاندوێتی. مسلمان بەم بڕگە شایەتمانە ڕایەگەیەنە کە محەممەد صلی الله علیه وسلم کۆتا پێغەمبەری خوایە. یەقینمانە بێ لەسەر ئەمە دروست بێ، کاڵین باوەڕێمە وتمان ڕوکنەکانی باوەڕ چی؟ یعنی ئەزانم و قبوڵم و دڵنیام و پێوەی پابەندەم و ملکەت ئەبم و ئەمانە هەمووی ئەم باوەڕە ئەمانە بێ بگرێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆتا پێ نێراوی خوای گەورەیە، پەیامەکەی کامڵە، تەواوە، گشتگیرە، هەموو لایەنێکی ژیانی تاک و کۆی مرۆڤایەتی گرتوتەوە. ئەمە لە پێویستە لە ناخمانە بچەسبێ، بە زمانیش ڕایگەێنین، بە کردەوەش بیسەلمێنین. ئاوا ئەسەلمێنرە کە ئێمە شوێن کەوتووی ئەم پێغەمبەرە نازدارین عەلەیهی سەڵات وسەلام. هەموو ئەو فەرمانانەی ئەبێت جێبەجێ بکەین کە فەرمانی پێداون، توخنی ئەوانەش نەکەوین کە بەرهەڵەسی لێ کردوون، و لە هەوڵی بەردەوامیشە ببین کە خۆمان بە پێی سیرە و سونەتی عەلەیهی سەڵات وسەلام دابڕێژین و شەخسیەت و کەسایەتیمان بە پێی سونەتی ئەو بێ. ئەم بڕگەی شایەتمانەکە شاهدیدانی شەبەوەی کە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام پەیامەکەی خوای گەورە بە تەواوی ڕۆشنی و ڕاشکاوی گەیاندوێتی و ئومەتەکەی لەسەر ڕێبازی ڕاست جێهێشتووە. وەکو خۆیە فەرمێ دووشتم بۆ بەجێهێشتون کە ئەگەر پێوەی پابند بن یا پێیانەوە پابند بن هەتا ماون گومڕا نابن، کتاب الله و سنەتی، پەیامی خوای پەروەردگار قورئانەکەی و سنەتی پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وسەلام.